سڵاوتان لێبێ کاتتان باش بەرنامەی ڕووماڵی هەفتەتان پێشکەش دەکەم لەم بەرنامەیەدا بە ئامادەبوونی سەرۆکی نوێی شارەوانی هەڵەبجە باز لە کۆمەڵێک تەوری تایبەت بە دۆخی ئەو پارێزگایە دەکەم بە تایبەتی ئەمە دەزانین لە ماوەی ڕابردوو هەمیشە گرفت و کێشەکانی پارێزگای هەڵەبجە هەمیشە بابەتی گەرمی نێوان میدیا و شەقام و هاوڵاتیان و حکومت بووە لەلایەکی دیکەوە. ئاستی خزمەتگوزارە گشتەکان لە پارێزگای هەڵەبجە چییە؟ بۆ بەردەوام هاوڵاتیانی ئەم شارەی گلەی دەکەن و پیان وای ئەوەی کراوە لە ئاست گەورەی ئەو قوربانیانە بووە کە ڕۆژگارێک لە ڕۆژگارەکانی مێژوو ڕوبەڕووی ژین میلەتەکانی ئەم ناوچەیە بۆتەوە. بۆچی دۆخی پارێزگای هەڵەبجەیە لەمە ناچێتە ئاستێکی باشتر؟ کێشەکە نەبوونی بودجەیە یاخود بودجە هەیە لە شوێن و لە کاتی خۆیدا سەرف ناکرێت؟ حتممە لەگەڵ هەمومانە بەرنامەی نوێی سەرۆکی نوێی شارەوانی هەڵەبجە دەکەمە تەورێک وەڵامی زیاتر لە میوانەکەم بەڕێز سەید حەکیم سەرۆکی شارەوانی نوێی هەڵەبجە وەردەگرن. کاک سەید سپاس بۆ ئەم دەرفەتەوە بەخێر بیت. زۆر سپاسانەکەم، هیوادارم سەرکەوتوو بن. زۆر بەخێر بیت. کاک سەید ماوەی مانگێک پێم وابێ وەکو سەرۆکی نوێی شارەوانی هەڵەبجە دەست بەکاربی حتمما بەرنامە و ڕوویای خۆتت هەیە بۆ خزمەتکردنی زیاتری ئەم شارە، دەتوێتێکەوە دەست پێ بکەیت؟ پێشکی زۆر سپاسانەکەم. من ئەمەیە بگەڕێمەوە بۆ سەرەتای دروستبوونی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان. باشە. لە کاتی دروستبوونی ئەم کابینەیە کە دەست بەکار بوو گشتاندنێک درا بە هەموو وەزارەتەکان و وەزارەتی شارەوانی ئەمەش ئەو گشتاندنەی پێگەشت و شۆڕی کردەوە بۆ سەر بەڕێوەبراتی و سەرۆکاتی شارەوانیەکان و کەوا هەر شارەوانیەک بەرنامە و پلانی خۆی بۆ ماوەی 4 ساڵ دابڕێژی ئەوەی کە پێویستە ئەنجامی بدا لە پرۆژە لە پرۆپۆزۆڵە و دەرخستانەی کەوا پێویستە بۆ شارەکە حاصڵ و کەم و کوڕی شارەکە چی پێویستە بۆ ئەوەی کەوا حازری کەین و بخێنە بەرنامەی ئەو 4 ساڵە بە پێی پلانی حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ئەو پرۆژانەی کە زۆر زەرورن بە ڕیزبەندی بکرێنە بواری جێبەجێکردنەوە. ئێمەش خۆشبەختان لە ماوەیەکی زۆر کەمدا هەڵسان بە سەرجەم ئەو کێشە و گرفتانە دروستکردنی ئەو دەرخستانی کەوا زۆر پێویستە بۆ گەڕەکان بۆ ئەوەی کەوا ئاراستی حکوومەتی هەرێمی بکەین بۆ ئەوەی کار ساڵانە هەر ساڵە و بڕێک لەو پرۆژانە بخرێنە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوەی ئەمەش بتوانین شان بەشانی شارەکانی کە شاری هەڵەبجەی شێت بەرەو پێشەوە بەرین و لە ڕووی خزمەتگوزاری و ئەو ئیشانەوە. باشە کاک سەید، ینی ئەگەر بەم پێوەرە بێت بۆ نمونە لە ماوەی ڕابردوودا ینی بەردەوام هەر بەرپرسێکە بۆتە بەرپرس لەم شارە هەوڵیەوەی داوە کە ئاستی خزمەتگوزارە گشتەکان بباتە ئاستێکی باشتر، بەڵام ئەوەی لە ئەمری واقعیدا دەبینین ڕێک پێچەوانەکەی دەبینین. ئەمە بۆ وایە خۆی هەر شارێکە زیاتر بەرەو پێشەوە چێکەوە خزمەتگوزاری و پرۆژەی زیاتری تیا. باشە. هەڵەبجە ئێمەش بە حکمی ئەوەی ئێمە کە لەم دوا بووین بە پارێزگا، بەڵام وا هەستەکەم پارێزگا بوونەکەمان زۆر بەرەو پێش نەڕۆشتووە. یعنی من وا ئەزانم کەوا ئەو پرۆژانەی کە کاتی خۆی لە سەردەمی قەزای هەڵەبجە هەبوو ئەو پرۆژانە لەو کاتۆ کە بۆ پارێزگا هەڵەبجە و پرۆژانە وەسێنراون و یا پرۆژەیەکی کەم کەوتۆتە باری جێبەجێکردنەوە. ئیتر هۆکارەکەی ئایا قەیرانی دارایە، نەبوونی بودجەیە، نەبوونی مەسەلا موازنەی ساڵانەی حکوومەتی هەرێمی کوردستانە، ئیتر هۆکارێک بێ ئەوان. باشە کاک سەیدیاڵا، من هەر لە بۆ تاوەکردنی وەڵامەکانی بەڕێز کۆمنتێکم بۆهاتووە دەڵێت هەڵەبجە لە سەردەمی بە قەزابوونیدا زۆر باشتر بوو وەکەوەی کە ئێستا پارێزگای. هاوڕای ئەم بۆ چوونەیت؟ پێشتر باسی ئەوم کرد، ئێستا پێش ئەوەمە دوتم بەڵێ ئەو بژانە و ئەو بەگەرخستنی پرۆژانە و ئەو دروستکردنی پرۆژانە و فراوانبوونی هەڵەبجە لەو کاتەیە زیاتر بوو کە هەڵەبجە قەزا بوو. بەڵێ ئیتر هۆکارێکی ئەو کاتێکەوە بڵێن پرۆژە زۆر بۆ یان داهات زۆر بۆ یا ئەوانە بووە ئەوان بڵێن نەتان پرسیوە ئەم پاشەکشەیە بۆ خۆ بە پێی پێوەرەکە بێت لە دوای بە پارێزگا بوون دەبوو هەڵەبجە زۆر لە ئێستا دۆخی باشتر بووایە. بابەتەکە ئەوەیە کە حکومت بودجە دابین ناکە یا خودم بودجەیە هەیە و لە شوێن و لە کاتی خۆیان وەکو پێویست یعنی بەگەڕ ناخرێت. زانی چۆنە کە هەڵەبجە بوو بە پارێزگا ئەم قەیرانی دارایە دروست بوو، قەیرانی دارایی دروست بوو، شەڕی داعش دروست بوو، ینی تر ئەوانە بوون بە هۆی زیاتر ینی تۆ قسە لەگەڵ حکوومەتەکەی زیاتر ئەو هۆکارانەمان پێڵن کەوا کاتە مەسەلا قەیرانی دارایی بووە، شەڕی داعش بووە، شوێنەکانی کەش بە پێی پێویست خزمەت نەکراون. هەڵەبجەش شوێنێ بۆ لەوانەی کەوا بە پێی پێویست نە پرۆژەی بۆ دروستکەوە نە خزمەتێکی ئەو تۆ کراوە کە بە چاو دیار بێت لەو ساڵانەی شەڕی داعش و کەمبوونەوەی مەسەلا داهات و قەیرانی دارایی. ئەم دۆخە لە هەڵەبجە تەنها لە هەڵەبجە وایە یاخود بۆ پارێزگایەکی و هەڵەبجە هەولێر شوێنەکانی دیکەش ڕاستە؟ بۆ هەڵەبجە لەمەش هەر قوربانیە پرسیارەکە ئەوەیە. من بڵێم ئەگەر بۆ هەڵەبجە لەوانەیە شوێنی کەژوا بەس من حساب بۆ هەڵەبجەی خۆمەکەم. باشە. هەڵەبجەی من ئێسە وایە
ینی هەڵەبجەیەک پارێزگایەکە وەکو جەنابەت ئاماژەت پێدا 5,000 قوربانی شەهیدی سەنگەرمان زۆرە یعنی ماڵ نییە دووسێ جار خانووی نەڕووخابێ ئاوارە نەبوو بێ نەچوبێتە ئێران نەچوبێت بۆ شوێنەکانی کە بەڵام بە پێی ئەو تەسیە و قوربانیەکەەوە هەڵەبجە داوێتی خزمەتەکەی زۆر ئەو پێویستەنیە لەو ینی بۆ شێوەیە باشە کەواتە ئێستا کاتی ئەوەیە کە دروشم و قسە جێبێڵین و فعلن لە ئاستی لە ئەمری واقعە ئەم خزمەت گوزاریانە بۆ شاری هەڵبجە دابین بکرێت بەرنامە و پلانی تازە چییە حکوومەت بەنیازە کاری تازە لە هەڵبجە ئەنجام بات ئێمە وەکو بەرنامەی خۆمانمان هەیە جەنابشت ئاماژت بەوەدایم بەرنامەی خۆمانمان هەیە ئەگەر بێت و حکوومەت دەستبارمان نەگرێ ناتوانین ئەنیمش بەرنامە جێبەجێ خۆ بەرنامە ینی هەروە بەش ناڕوان تۆگەر هەندێک پرۆژە بخیتە بواری ئەوە کە داوای بکەیت وەگەر حکوومەت بۆ جێبەجێ نەکە هەنی تۆ پرۆژەکانت ئەوەسێ و کاتە بەرنمەکەیش سەری لە هیچەوە دەرەچێت ئەو بجێ کە وەکو بجێ پەربێدانی پارێزگاکان کام و پارێزگایەک حیسە و بەشی تایبەت بەخۆی هەیە حتمما هەڵبجێش بۆ خۆی هەر بەپێ حەجم و قەبارەی ڕێژەی دانیشتوانەکەی ئەم بجێ بەردەکەوێت لەمە توانراوە هیچ بکرێت کاک سەید وەکو ئێمە ئیسا هەندێک پرۆژەم لە بەردەسایە ساڵی 2020 تاان تا ئەم دقەیە کە من لەگەڵ جەنابەت دانیشتم کردووە گفتوگۆەکەین هەڵەبجە تا ئێستا لە 2022 هیچ پرۆژەیەکی نەخراوەتە بواری جێبەجێکردنەوە تەنها کۆمەڵێک مەسەلا ئیشی بچووکە هێویش وەکو ڕێکخراوی جیئایزێت ڕێکخراوەکان پێهەڵەسن ئەگینا لە ساڵی 2022 هیچ جۆرە پرۆژێ بە هەڵەبجە نەگرا وەڵام ئەم پرۆژانش کە ئێستا لە هینن دەست بەکارنە هەڵەبجە تقریبان 7 پرۆژەیە هەندێکیان پرۆژەی و بەرهێنان لە وەزارەتی شارەوانی و هەندێکیان پەرەپێدانی پارێزگاکانە ئەوانش تا ئێستا کە هەندێکیان وەساون ئێستا بۆ نمونە پرۆژەی دروستکردنی 361 خانومانەیە هیگەڕێکی شۆڕش ئەوە ئێستا حالیان وەساوە بەوەی کا سلف و پێشینی بۆ سەر ناکرێ یەک دوو پرۆژی کەشمان ئێوانە خۆی بەڵێن دەرەک خەڵکی هەڵەبجیانی وەکو دڵسۆزیەک بەردەوام خەریکی ئیشەکانە بەڵام تا ئێستا سلفەی بۆ سەر ناکە ئێستا لە هەوڵی ئەوان کاک دکتۆر ماکوان کە بەڕێوەبری بانکی هەرێمە لە خەڵکی هەڵەبجەیە سەمان لەگەڵا کردووە تقریبا ئاوا وەڵامێکی ئەرێنی هەیە بۆ ئەوی کەوا سلفەمان بۆ سەرکە ئەو پرۆژانە هیچ نەبێت نەوەسن بەڵام هەڵەبجە ئێمەش ئەو حەزەکەم بزانی بەخوا هەندێک گەڕێکی ئێستا بە چاوڕژی لە من ڕازی ینی چاوڕژێکیان بۆ بکەم لێم ڕازی نین تۆ وەرە لە سەدەی 20ەکە ینی تۆ ینی هاوڵاتێکە و داوای چاوڕژی فێ لێ بکە نەتوانی ئەوە ئالات مەسەلەت من ئالاتم هەیە خۆم پێشتر لە پرسە ئالات بووم ئالاتی باشم هەیە بەڵام سوتەمەنیم نییە مەسەلا چەوم نییە بتوانم هەندێک گەڕێک هیچ نەبێ کاک سەید من لە قسەکانی بەڕێزەوە تێگەشتم کە هەڵەبجە حاڵی حاضر خێرخوازی با بەڕێوە وایە ئەم قسەیە والله ئەگەر بڵم خێرخواز ئێستا تقریبەنەوە لە بواری پەروەدا خێرخوازە لە بواری مەسەلا ڕێکخراوەکان لە بواری هەندێک ئیشی بچووک لە ناو شارە ئاکرێت باشە کەواتە هەڵەبجە بۆ ئەوەی لەمە ڕزگاری ببێت پێویستی بە بودجەیەکی چەندە ینی ئەدەوێت ئەو بودجەیە کە بۆ هەڵەبجە دەرخان دەکرێت دەبێت ڕێژەکەی چەند بێ وە چۆن بێت والله بڵم هەرچەند بێ ئێستا خۆ بۆمان جێبەجێ ناکە بەڵام هەڵەبجە ئێستا من حەزەکەم بە جەنابەت بڵێم زیاتر لە 130 میلیارد 140 میلیارد دینار ئێمە پرۆژەمان هەیە ینی کاتی خۆی دەستکراوە بەیشکردنیە بەڵام وەساوە ینی ئەو 140 میلیارد 150 میلیارد ئەگەر کرایە یعنی ئەگەر نیوەشمان هەر ینی بۆ سەرفکرایانمان توانی هەڵەبجە بەرەو پێشوونێکی باشی بیبین بودجەی ئێستای شارەوانی هەڵەبجە چەندێکە ئێمە بودجەمانیە بەڵام ئێمە پێشینەمان هەیە پێشینەمان 10 میلیۆن دینارە 10 میلیۆن دینارێکیشی تر بۆ ئیشوکاری دایرێ و سوتەمەنی و ئەو دایرێ ئەو پرۆژانەی کە بڕیارە جێبەجێ بکرێن بەشێکی لە چوارچێوەی پلانی پەرپێدانی پارێزگاکانە و بەشێکی دیکەی حکومت بۆ خۆی ئەو پرۆژانە ئەنجام دەدات لەمەدا هیچ بەرکەوتێکی نوێی دەبێ هەڵەبجە مەگەر بۆ ساڵی 2023 بزانین بەرنامەی تازەی حکوومەتی هەرێم چییە ئێمەش بۆ 2023 هەسە لە نوێ پرۆژەکان دووبارە دەینەوە بە حکوومەت و پێشکەشی حکوومەتەکەینەوە و جەختەکەینە سەر پرۆژەکانمان کەوابێ پرۆژانە ئیتر ئەنی ناخۆشە تۆ 3 ساڵ نتوانانی پرۆژەیەک وەسابێ نتوانانی ئیشێکی تا بکەی مەسەلا بجۆڵێت جۆرە ئاوەدانیەک بە هەڵەبجە بینێت ناخۆشە کاک سەیدیانی جێبەجێکردنی پرۆژەکان حتممە پێویستی بە جەدوای ئابووری و اقتصادی هەیە کە پارەیە بەڵام بەشێکی دیکەی پێدوان نییە بابەتی کێشەکانی زەویزار بابەتی نەگەڕانەوەی سوورەت قەیدی بەشێک لە زەویەکان بابەتی زیادەڕەوی ئەمانە ڕێکارێکی ئیدارین و ئەمانە دەبێت شارەوانی هەڵەبجە خۆی یەکلایی کاتەوە بۆ ئەمە چیتان کردووە خۆ جناب فەرمی هەندێک شش خۆ پارەی ناوێت ڕێخستنەوەی بازار زیادەڕۆیی مەسەلا ئەو زەویانەیە کە تۆ ئەستافی باشت هەبێ بتوانانی نەخشی ئەو شوێنانە دروستکەیت و سوێت قەیدان بۆ بکەیت
حەزەکەم لێرە بە جەنابەت بڵێم ئێمە ئێستا زیاتر لە 1000 پارچە زەویمان هەیە لەگەڕێکی جەلیلەکان 22 جەلیلە ئەوە دامانەوە بۆ شەهیدان و فەرمانبەران و زیندانیانی سیاسی و ئەوانە ئەوە سوورت قەیدیشی تەواو بە بەڵام کێشەیەکی گرفتێکی لاوەکیمانە ئەوش ئەوەیەکەوە خاوەن مڵکەکان تایسە قەرەبوو نەکراونەوە قەرەبان وەرنەگرتووە ئەخۆ ئەگەرەوان قەرەبوەرگن ئەو سوورە قەیدیان حازرانی ئەتوانم بڵم تەنها شوێنێکە کە ئاوا بەو حەجم و ئێستا سوورە قەیدی حازر بێت بۆ ئەمە بۆچی داوا لە حکوومەتی هەرێم لە وەزارەتی پلاندانان لە لایەنە معنیەکان ناکەن کە ئیسیسنایەکی تایبەت بۆ دۆخی هەڵەبجە بۆ ماستەر پلانەکەی بکرێت ئەمە ناتوانێت کێشەکانی هەڵەبجە تا ڕادێکی باشتر سەر بکات کێشەی ئێمە ئەوەیە کە هەر شتێک دامی مەکرێ ینی هەڵەبجەی لێ بەدەنا هەڵەبجە هەر حسابی شوێنەکانی کەی بۆکرێ مەسەلا هەڵەبجە بۆ نمونە تۆ ئێمە هاتونە سەر هەڵەبجەیەکی ڕووخاو بڵام ئەو هەڵەبجە گەورەیە کە جەناب ئێستا ئەیبینی لەوانێ 400 خانی تیامە هەمووی ڕووخاو بوو ئەو هەڵەبجە ئیتر وردەوردە بە تەدریجی تا هاتۆ لە ساڵانی 2012 وردەود ئاوادان کراوەتەوە و ڕێژەیەکی زۆریش پرۆژەی تاکراوە من لێت ناشارمەوە هەڵەبجە لە ساڵیان ڕابدا پرۆژەی زۆری تاکرا بەڵام ڕاتەگرن بۆ نمونە ینی ئاستی کاولکاری و قەبارەی ئەو وێرانکاری کە بەسەر هەڵەبجە وای کردووە کە ینی حەجمی هەڵەبجە و پرۆژانەی کە تیاکراوە دەرنەکەوی یاخود هەر بۆ خۆی خزمەت نەکراوە کامیانە من ناڵێم هەر خزمەت نەکراوە هەڵەبجە خزمەت کراوە بەڵام مەستەگەر لە چاو طموحی هەڵەبجەیەکانە نیە یانەگەر خزمەتەکە لە طموحی هەڵەبجەکانە بێ هەڵەبجەی لا ئێمە بۆ عنی بۆ هەڵەبجە ئەجێڵێت بۆ سلێمانی بۆ نمونایەت بۆ شوێنەکانی کاچێت بۆ هەولێر ینی مەسەلا ئەوەیەکەوە هەڵەبجە داکراوە هەم لە ڕووی ئێساگەر پرۆژەی تیا بکری هەڵەبجە یان خۆ جەناب دەزانێت هەر پرۆژێک کە دروست کە سەرەکەی دەستی کار تیا دەست بەکارە بێ خەڵکیانێکی زۆر ئەکەونە ئیش و کار بەڵام بەبوونی ئەو نەبوونی پرۆژە و داخراوی هەڵەبجە و نەبوونی ئەو مەرزانانی تۆ سێرەکەی زۆربەی شوێنەکان مەرزی هەیە بەڵام هەڵەبجە سێرەکەی مەرزی هیچ مەرزی جۆرە مەرزی چیوای نییە تەنها مەرزی شۆشمی ئەوش بە نیمچە مەرزە ینی داهاتەکەی بۆ هەڵەبجە سەرف ناکرێ ئێمە مەرزی کەشمانەیە من قۆم لە 2010 سەرپەرشتی مەرزی بەمۆم کردووە تقریبا ئەگەر بڵێم 3 مانگ ستافی ئێمە ئامێرەکان لەوێ ئیشمان کردووە بە هاوکاری بەڕەواتی شارەوانیەکان هەڵەبجانی مەرزەکەمان تەواو کرد و دامان بەدەست حکوومەتەوە بۆی کا داهاتەکەی هیچ نەبێت داهاتەکەی بتوانێت بۆ هەڵەبجە بێت و هەڵەبجەکانی سوودی لێون بەڵام تام دقیق قسە لەگەڵ جەناب تاکەم هیچ دینارێکی مەرزی بەمۆ نهاتۆ هەڵەبجە بۆی ئیشی تا بکرێت بۆ پرۆژەی خزمەتگوزاری باشە پرۆژەی دروستکردنی پردی تۆ قوت بەکوێ گەیشت ئەوە زیاتر لە پەیوەندی بە پارێزگارەوە بەڵام ئەوش خۆ جەناب دەزانی ساڵانە ئەڵێنەوە تەندەرەکەی تەواو و پارەکەی لە بانکە و بەڵام تا ئێستا پێم وایە هیچ نەکراوی هیچ نەبووە ئەو کۆمەڵە پرۆژەیە کە وەبەرێنانی هەرێم بڕیار بوو لە پارێزگای هەڵەبجە جێبەجێی کا بە تایبەتیکردنەوەی ناوچەی پیشەسازی گەورە لە مانتیقەکە پێم وابێ ماوەیەک بەهۆی نەبوونی زەوی پێویست بۆ پرۆژەکە دواخرا ئێوەکو شارەوانی هاوکار بوون بۆ دابینکردنی زەویەکە طبعا ئێمە حەزەکەم لە ڕێی جەنابتەوە بە جەنابیش بڵێم ئێمە ئێستا من لەگەڵ ئەنجومەنی شارەوانیا پلانمان هەیەکەوە هەر بۆ بەرهێنێرە بتوانێت بێت هەڵەبجە ئیش بکە ئێمە لە خزمەتی ئابین زەوی بۆ دابین ئەەکەین چی بێ کاراسانی بۆ ئەەکەین و پرۆژی و بەرهێنانی هەڵەبجە ئێستا هەر بەس گۆرانستی کەوات شوێنێکە کە وەکو پرۆژەیەکی دیارە لەناو هەڵەبجە ئەوش کۆمەڵە خانوویەکە دروست کراوە ئەوانە باشە ئەنجومەنی شارەوانیەکان پێم وابێ لە سیانزە ئەندام پێک دێت ئەم ئەنجومەنە گرنگی چی دەبێت بۆ بەرەو پێشبردننی هەڵەبجە بۆ دابینکردنی خزمەتگوزاری گشتەکان ئاماژ لە دروستکردنی ئەنجومەنە چی بوو کاکسەید جەناب تەزانی ئەنجومەنی شارەوانی کاتی خۆی لە ساڵی 2023 کەوە هەڵبژاردن کرا بە هەڵبژاردن هاتنە سەر ئەوە سەرکار بەڵام ماوەی 22 ساڵ ئەو ئەنجومەنە بەردەوام و بەڵامی تر وایداد هەندێکیان وازیانێ نابوو هەندێکیان کۆچیان دوای کرد و کەم بوو بوونەوە ئێتر حکوومەتی هەرێم هەڵساکەوە ئەنجومەنێکی تازەی دروست کردوە پێم وایە ئەنجومەنێکی زۆر باشە ئەکتیڤن لە ڕێکخراوەکانە لە بەرەوبەرگشتیش دەوایرەکانی هەڵەبجێ ئەنجومەنێکە ینی توانم بڵێم ئێمە بە کۆی دەنگ یانی ئەگەر شتێک پەسەند بکەین بە کۆی دەنگ وەکو پەرلەمانێکی بچووک دەنگی لەسەر ئەدەین تێئەپەڕێنین ئەنەگەر شتەکە ئێمە زیاتر جەختمان لەسەرەوە کردووەتە ئەو شتانەی کەوا زۆر پێویست بن بۆ هەڵەبجە ئێمە ینی کاراسانی بۆ کەنێوەسێنین و تێپەڕێن بەڵام لەمە گرنگتر و باشتر ئەوە نەبوو کە ئەنجومەنی محافەزە پێک بێنرێت لە دوای 50 کۆبوونینەوە لایەنە سیاسیەکان بۆ ئەم ئەنجومەنە تا ئێستا پێک نهات کە ئەنجومەن بۆ خۆی پەرلەمانێکی ناوخۆیە لە هەر شوێنوجێگەیەکدا بۆ باشترکردنی ڕەوشی ئیداری و کارگێڕی منتیقەکە ئەمە بەکوێ گەیشت وڵی من ئەمە زۆر نچمە باش ئەو ئەنجومەنی محافەز چونکە ئەنجومەنێکەوە خۆ دەزانی
لە حیزبەکان دروست ئەمە کێشەی بۆ ئێوە دروست نەکردووە؟ ڕێگنەکەوتنی حیزبەکان و باشە. ئینەکان ئەوە دروست نەبووە تام کات. مەبەستمە ینی ئەمە ڕۆڵی هەبووە لەوەی کە هەڵەبجە لەم چاق بەستوێ ڕزگاری نەبێ یان باشتر نەبوو کامە ئەنجومەنە پێک بێت؟ خۆی ئەگەر ئەنجومەنەکە پێک باتە باشتر بوو، چونکە ئەو ئەنجومە کە دروستە وەکو پەرلەمان وابوو، باشە. ینی چاودێری ئیشەکانی هەڵەبجەیە کرد، بە داداچوونیە کرد، ینی زەختی لە حکوومەتە کرد، ئەوە زۆر باش بوو. بەڵام ئێستا ئەنجومەنش خراپ نیە، ئەنجومەنیش وعدماناوە بە خەڵکی هەڵەبجەکەوە بە دوواداچوونکردنەوە پرۆژەکان زەخت لە حکوومەت بکەین، ینی هەر ئێستا لە بەرنامانە هەیە هەفتەی داهاتوو یان یەک دوو هەفتەیەکە بچین بۆ لای وەزیری شارەوانی ئەو پرۆژانە کە وەساون لە ڕێگەی ئەنجومەنی وەزیران هەوڵێکمان بۆ باوەڕ کوشتێکمان بۆ بکەن. بەڕێمانداوە لە 2020 ئیتر دانەنیشین ئەوە بکەین. باشە. تەسەور ئەەکەی وەکو سەرۆکی شارەوانی نوێی هەڵەبجە لەوە زیاتر بکەیت کە پێشتر کراوە؟ زانی چۆنە ئەخۆ دۆخەکە ڕێگەت پێ دەدات؟ ناڵم لەوە پێشت نەکرا، بەڵام ئەزانی چۆنە ئێستا ئەمە کە ئەمانی کە ئێستا جەناب تێڵەی بەندە بە ئیشکاری حکوومەتەوە، یانیگە تۆ حکوومەت دەست دواڵا بکە و مەسەلا پرۆژێکت بخەین بجێکت بخاتە بەدەست بەڵێ ئەتوانی، بەڵام ئەگەر هەروەکو ئەوان بێ ئێخۆ منیش دار ئاسای سەحرم پێێنیانی بتوانم بەبێ هیچ پرۆژە بخەمە کار، بەڵام من لێت ناشارم ئێستا من حەزەکەم بە جەنابیشت بڵێم ئیتر پێویست ئەگەر حکوومەتی زۆر هاوکاری نەکردین ئەوانە بتوانین لە ڕێی کەسایەتیەکان و ئێستا بۆ نمونە کاک ئاسۆ کاک شیعەلی ئەمانە مەسەلا خوێندنگە و قوتابخانە ئەوانەیە کە هەڵ بن کاکیسە من گەڕەکمێ لە لەبجە حی جۆرە خزمەتگوزاری شتیانێ کاکەوەرە ئەمەش هەر خێرە و ئەمەش هەر چاک و ئەمەش کاری خێرخوازی کە جەنابتان پێڵسن هەندێک قیر و شۆستەشمان بۆ بکەن ئەوەش هەر چێتە بابی ئەوە. باشە. بەڵام ئەوەی کە لە فۆرمەعامەکە دەیبینین بەرنامە و پلانی حکومت لە کابینی نوێم ئەوە بوو کە هەڵەبجە زۆر دۆخی لە ئێستا باشتر ببێت کە ئەمە نەکراوە گرفتەکە گرفتێکی ئیداری و تەکنیکیە یاخود هەر بۆ خۆی ئەوەیە کە بەرپرسانی ئەو شارە بەعام هەوڵی زیاتر نەداوە بۆ ئەم شارە ببرێتە ئەو دۆخی کە هەڵەبجەکان چاوەڕێی دەکەن کامیانە کاک؟ وەڵاهی بۆ هەوڵدان ئەوان جناب لەوانێ لە پارێزگار بپرسی لە قایمقام پرسی کە هەوڵان تا چەندێ دابێ، بەڵام ئەو ئەنجومەنە کە جناب تێڵەگەر ئەنجومەنە دروست بوو بە ئیسلوانێ زیاتر ینی تۆ معلوماتی زیاتر و پێ وایە. حتما. باشە. لە داهاتووە بەنیازن سەردانی سەرۆکی حکوومەتکەن بۆ کێشە و گرفتەکانی هەڵەبجە؟ وەڵاهی ئەوەی تر ئەبێ قسە لەگەڵ پارێزگار بکەین لەگەڵ قایمقام بکەین، یعنی ئێمە کەم کوڕەکانی هەڵەبجە بدەین بەرزکەینەوە لە ڕێی ئەوانەوە بێ لە ڕێی خۆمانەوە بێ وەکو ئەنجومەنی شارەوانی بەڵێ بەنیازی. باشە. ئێستا ئەوەی کە گرنگ و زەرورە بۆ هەڵەبجە بکرێت چییە وەکو پرۆژەی استراتیژی؟ هەڵەبجە ئێمە شتی زۆر پێویستە. هەڵەبجە ئێمە هیچ جۆرە جادەیەکمانی مەسا لە سێوانی 60 هەیە چلی هەیە لە هەولێر و تا 150 بەرەو 200 لەڵەبجە حەزەکەم زانین ئێمە جادەیەکی سیشمانیە بیسیشمانی ینی مەدەوەر بە چواردەوری هەڵەبجەیە ینی وەکو پشتوێنەیەکی هەڵەبجەی لێبێ نیمانەی جۆر ئەو جادانەمان نییە. باشە. وەکو داهاتی حتممە شارەوانەکان بۆ خۆیان داهاتیان هەیە ساڵانە ئەم داهاتی شارەوانی بەشدارە لە باشترکردنی ڕۆژی خزمەتگوزاریەکان یاخود داهاتەکە لە ئاستی پێویستانی ئەوەی هەیە تەنها بۆ مەسروفاتی ڕۆژانی خۆتان بەکاری هێنن؟ ئیکی لە کێشەی شارەوانی سەرکاتی شارەوانی هەڵەبجەوەی کامە داهاتمان کەمە، یانی تەسەوڕەکە ئێمە زەوی ئەخێنە ئەی خەمڵێن نێخێنە مزایدەوە بۆ فرۆشتن ڕۆژی مزایدە یەک کەس نایە مەسا زەویەکە لە شارەوانی بکڕێ، بەڵام هەر نفسی زەوی ئەوە نەمەتە سێرەکە لە کەلار 3-4 میلیارد دینارێکە، یعنی ئەوەش ینی پیان وتوین ئەگەر بتوان داهاتێکیش بۆ خۆتان کۆکەن ئێستا کاک ماکوان من قسەم لەگەڵاکە ئەڵێ تۆ گەر داهاتی هەبێ من داهاتەکەمی لە هەڵەبجە سەرفەکەم بۆ جەنابەت، بەڵام هەڵەبجە پارەی خۆڵ و خاشە تاسە کۆ نەکراوەتەوە، ینی بیناکانی کاتی خۆی هەڵەبجە تەبان خۆ دەزانی زروفی تایبەتی خۆیە بووە بیناکانی هەمووی بە زیادە ڕۆی دروستکاوە ناتوانین مۆڵەتی بیناش بدەین، ینی تەسەوڕکە لە 2020 تا ئێستا دوو بینا مۆڵەتی وەرکرد لە هەڵەبجە، ینی ئەوە بۆ خۆی ئەوش هەر خۆی کارەساتە، ینی پارێزگایەک بۆ گەورەیە نەتوانیت تۆ مۆڵەتی بنا بدەیت بەشێکی هەرە گەورەی ئەم کێشانە ناگەڕێتەوە بۆ نەبوونی ماستەر پلانێکی ڕێگوپێک کێکێک بوو لە هەوڵەکانی ئێوە. باشە زۆریش هەڵدراوەکەوە ماستەر پلانیە بێ، بەڵام تا ئێستا ماستەر پلان نییە، بەس محاولەیەکەین لەگەڵ بەڕاتێکی شارەوانیەکان لەگەڵ ئەو ستافە تازی ئەنجومەنی شارەوانیە بتوانین شتێ بکەین خەریکیشین بڕواتی نەخشەدانان خۆشبەختانە کراوەتەوە، ئەنی زۆربەی بەڕێوەبەرەکان کراونەوە، بەڵام زۆربیان گرفتیانەوەیەوە فەرمانبەریان بۆ تاعین ناکرێن، ئەوانش کە تاعین نەکرێن بۆیان تاعین نییە مەسەلە لای من ئەیبەن مەسەلا بۆ نمونە لە شارەوانی بەڕێواتی گشتی شارەوانەکان کە دروست بووە لای ئێمە لەوە ئەبزان فەرمانبەریان بردووە. باشە کەی گرفتی دامەزانیشمان زۆر سنووری هەڵەبجە.
کەی کێشەی زەویزار لە هەڵەبجە چارەسەر دەبێت پلان و بەرنامەکە وا دانراوە کە مدەیەکی زەمانی سەقفێکی زەمانی دیاری کرا بێت بۆ ئەم کێشانە بە تەواوی چارەسەر بکرێن ینی مەبەست ئەو زەوانەی کە بڵێن دەستی ئەوانەی بۆ نمونە دەستی بەسەراگیرا ئەوانەی کە سوورە قەیدی نەگەڕاوەتە ئەوانەی بۆ نمونە خەڵکانیەکان بۆ نۆ مڵکەکەی بەرجادە یان بەر شوێنێکی گشتی کەوتەوە تا ئێستا قەرەبوو نەکراوەتەوە بە کورتەکەی ینی چوارچێوە و پلانی ئێوە چییە بۆ چاکردنی ئەم دۆخی کە لە هەڵەبجە هەیە ئێمە ئەوکو بە جەنابتم ئێمە ئەگەر حکوومەت پاپشمان بێمە بەرناممان زۆرە ئەتوانین مەسەلا بۆ نمونە ئێستا ئەنجومەنی شارۆی خەریکین ینی فراوانکردنی شەقامی ناو شاری هەڵەبجەین جەناب دوازەم هاتبووی نەهاتبووی هەڵەبجە شەقامێکی زۆر بچووکی هەیە ینی شەقامی سەرەکی هەڵەبجە توانم بڵێم بەقەدەر وەکو کۆڵانی شارەکانی کەوایە کۆڵانێکی زۆر بچووک وڵای سەر ئەنجومەنی محافەزا خەریکی ئەوەین کەوا هەسە دەنگیشمان لەسەر داوە بەس ئێستا ئاوەدانی نەخشەدانی ئاوادانی کەمە گرفتی لەگەڵمان دروست کردەوە ئێمە وەکو ئەنجومەنی شارەوانی کەوا دەنگمان لەسەر سومان ئەم شەقامە سەرەکی هەڵەبجە بکەین مەسەلا بە 30 متر لە ناوەڕاستی جادەکەوە 15 متر ئەمبەر بگرێ 15 متر ئەوبەر بەڵام جەنابیان ئەڵێ نەخێر با هەژدی ئەمبەر بگرێ 12 ئەمبەر بگری ئێمە شەڵێن کاکە خۆ ئەمە شتێک نیانی خۆمە خۆ جەریمەنی قەچەکە با 15 بێ سێکە بێ لەبەرەوەی هەردوو لاوەکو یەک زیانی بەرکەوێت ڕۆژێ لە ڕۆژان ئەگەر حکومەت قەرەبووی کرۆ بە هەروە پێ قەربان بۆ بکاتەوە ئەوەش وەکو بەرنامەکانی باشە یانی شتێک بۆ من جێگەی سەرنجە بۆ ئەمە هەنگێ لە نێوان بەڕێبەرایەتە گشتەکانی پارێزگای هەڵەبجانیە یعنی بۆ نمونە ئێوە لەلایە گلەی لە حکومەت دەکەن کە بودجەی پێویست بۆ ئەم پارێزگایە تەرخان ناکات بەڵام بەشێکی وەکو خۆت ئاماژەت پێکرد بابەتی ئیداری و ڕەنگە پارەی نەوێت ئێوە بخۆتان بڕێ ناکەم لەسەر ئەوەی کە هەڵەبجە ببرێتە دۆخێکی باشتر بە تایبەتی ئەوەی کە پەیوەندی بەلایەنە معنیەکانی هەڵەبجەوەیە والله حەزەکەم بزانین هەر ئەبێت ینی ڕێبکەین و هەمانگی لە نێوانمان نابێت ئیناگەروا بڕوا ئیشەکانمان ناڕوا خۆشبەختانە ئێستا هەمویان بانیانەکەین میوانداریانەکەین ئاینین ئەنجومەنی شارەوانی ئیتە قسە و باسی خۆمانەکەین و هەمووی هەریکی و لە ئینێک و دڵسۆزە بە شارەکەی خۆی ئیتر تێگەشتنی من لەگەڵ کاکەی کا جیاوازی ئەوی کە لەگەڵ کا جیاوازیەکەی جیاوازیە هەوڵەدەین ئەو جیاوازیانە یەک بگرێ و ئینشاڵڵا هەمومان لە کۆتا بۆ خزمەتکردنی هەڵەبجە هەڵ بدەین خودی پارێزگار قسەی چیە لەسەر ئەم کێشانەی کە لە هەڵەبجە هەیە شتێکی تازە بە ئێوە تووە کە بۆ نمونە جێگەی دڵخۆشی ئەوە حاڵاتیان بێت نازانم پێشتر بە کوێستان خانیان وتوێ بەس بە من تایسە هیچ نەوتراوە بەڵامی تر ئێمەش هەوڵەدەین لە جەنابیشان پیاوێکە خۆی خەڵکی هەڵەبجەیە دڵی بۆ هەڵەبجە ئاسووتیە مەجبورە ئەویش هەر چۆنێ بێ ئەوش هەڵ بدا بۆ ئەوەی کەوا یانی ئەگەر شانازیە بۆ هەڵەبجە بێ یەکەم پلە بۆ جەنابی پارێزگار ئەگەڕێتەوە دوای بۆ خام اینجا بۆ شارەوانی و باقی دەوایرەکانی کە باشە کاک سەید ڕاشکاوانە پێم بڵێ ئێستا هەڵەبجە لە ڕووی یاسایی و پارێزگایە یان تەنها لەسەر وەرەقە پارێزگای وەکو ئیدارە پارێزگای سەمەسەلا بۆنەوە پارێزگار داوامەکە ینی باشە قەزای ناوەند داوامەکانی بەڕێوەبەراتەکان هەمووی وردەوە دەکراونەتەوە پارێزگای ئیتر وەکو بودجە وەکو ئەوانە نازانم بڵم حکومەتی عێراق پێویستی کە بۆ سلێمانیە یا بۆ هەولێرە بۆ هەڵەبجە نەبێ لە حکومەتی عێراق ڕێکارەکانی بە پارێزگابوونی هەڵەبجە تەواو کراون وابزانم لەم ماوەی ئەعلانیان کرد کەوا خەریکن وردەوردە لە تەواوبوونایە ئەگەر لەوێ بە تەواوی سابت کرێت کە هەڵەبجە 19هەمی پارێزگای عێراقا ئەمە ڕۆڵی دەبێت لە ئاوادانکردنەوەی شارەکە و حکومەتی عێراق چی لەسەر شانە لەو ڕۆ بیکات بەڵێ بە دڵنیایەوە ئەگەر حکومەتی عێراقی کە دانی بە محافەزەی هەڵەبجە ئەو کاتە لە پرۆژەکانی و پەرەپێدانی پارێزگانە هەڵەبجە جێگا ئەکرێتەوە بودجەی بۆ داهێنێ و زیاتر ئاوادانی بە هین نەبێ چێتە پێشەوە پرۆژەکانی دەست بەکارە بن اینجا هەڵەبجە فراوانتر ئەبێ حەزەکەمە جەنابەت بڵێم هەڵەبجە کە ئێمە کە هاتینەوە یەک هەڵەبجە سنووری هەڵەبجە 7 کیلۆمەتر بوو باشە ئێستا 33 کیلۆمەترە ینی هەڵەبجە فراوان بووە بەڵام فراوان بووە بەڵام خەدەماتی لە شوێنی خۆی تر شوێن بۆ شوێن جیاوازی سیمە بە پارێزگابوونی نەپۆشیوە بەڵێ باش بە سەیری بازار و کوچە و کۆڵان و ئەوانەی ئەەکەی بەڵێ سیمای پارێزگابوونی وەکو بڵێ وەکو هەولێر یا وەکو سێمای نەخێر پۆستی پارێزگاری هەڵەبجە کە پشتی یەکێتی و گۆڕانە دەوترا ئاڵوگۆڕی تێدا دەکرێت هیچ ئاگاداریان بابەتەن کاکشار بیستومە باشە ئەگەر بکرێ باشە یاخود بەم شێوەی ئێستا مێنێتەوە وڵی منەڵم ئەگەر هەرچۆن بێت بەس ینی کاک ئازاد بێت و کاک ئەرسەلان بێت و فلان کەس بێ بەس هەڵەبجانی تۆ بیخیتە سەر پێ و ئیشی بە بکەیت و خزمەتی بکەیت و پرۆژەی وەجێبەجێ بکەیت هاوڵاتیان داوای ئەوەی لە ئێمەکەن ڕوونە لە وەکو کۆتا پرسیار گەژبینی بە ئایندەی ئەوەی کە هەڵەبجە خزمەتێکی باشتر دەکرێت
ئەم ئاماژە و پێدراوە هەیە لە ئێوە بەڵێ گەشتبینم ئینشاڵڵا هەڵەبجە لەو چەق بە سوێی ساڵانی پێشوو دەرەچێ و بەرەو ئایندێکی گەش و ڕووناک هەنگاوەڵەنێ ئینشاڵڵا هاوڵاتی کە ئێمە دەبینێت ناتوانم بڵێم بەڵام ئیتر ئێمە هەوڵی هەوڵی بۆ بدەین و ئەوانە زۆر سپاس بۆ بەڕێسێت حەکیم سەرۆکی شارەوانی نوێی هەڵەبجە سپاس بۆ ئامادەبوون دووبارە بەخێر بێت سوپاسیەوە دەکەم سپاسی مادەبوونتان بۆ وابزەمە سێ جاری جنابەت هەر باری تەندروستم تەوانم بۆشم نەکرا بەڵام ئیتر دوجار زۆر بەخێر بێ مادوومان کردی زۆر سپاس سپاس بۆ بەشداریت یاخوا سەلامەت بی بینەرانی بەڕێز و خۆشەویست ساتەورێکی دیکە بەرنامەیەکی دیکە بە هیوای تەندروستێکی باش و خواتان لەگەڵ